بەڵێ سڵاوتان لێبێتن وەکە بینن لە بەشە ناوخۆیەک لە ئیداری سۆران لە ئێستادا ئاگر کەوتۆتەوە بە پێی زانیاری سەرەتاییەکان 9 کەس بریندار بوون و 2 هاوڵاتیش گیانیان لەدەستداوە کە بین لە ئێستادا سەرقاڵی ئەوەن کەوا بریندارەکان بۆ نەخۆشخانە بن تیمەکانی فریاگوزاری تەندروستی لێرن من بۆ زانیاری زیاتر بەڕێوەبەری تەندروستی سۆران وەرەگرم دکتۆر سڵاوت لێبێتن چ زانیاریتانە لەسەر ڕووداوەکە و کاری ڕووداوەکە چی بووە چەند کەس تا ئێستا گیانیان لەدەستداوە ئێمە هەر لە سەرەتای ڕوودانی ئەم کارەساتە لێرە بووینە ئامادە بووینە بە هەموو تیمەکانی تەندروستی بە هەموو ئامبولانسەکانمان لێرە بەشدار بووینە بەڵام بەداخەوە دیارە تاوەکو ئێستا ده هاوڵاتی گەێنرانە فریاکەوتنی سۆران و بەداخەوە دویان گیانیان لەدەستداوە و ئەوان دیکە لەژێ چاودێری چڕی پزیشکیدان ئێمە هەر لە سەرەتاو هەموو تیمەکانمان لە ئامادە باشیدا بوون و هەمومان ڕاست باردۆ کە لێرە ئامادە بن بەڵام دیارە کارەساتەکە گەورەیە و بەداخەوەش زیانی گیانی و مادیشمان هەبووە بریندارەکان بەرەو زیاد بوون ئەڕۆن یاخود هەر دەکەستاوەکو ئێستا گەێنراوتنەتە نەخۆشخانە ئەوانێکی گەێنراون بریندار نینە بەداخەوە زیاتر حالەتی لە خۆشچوون و خنکان و ئەوانە بۆ نەکسووتان هەمویان گەێنرانتە نەخۆشخانە و لەژێ چاودێری چڕی پزیشکیدانە زۆربیان بەهۆی دووکەڵەوە خنکاون یاخود سوتاویشتنەوە ئەو دوو کەسێک کە گیانیان لەدەستداوە ئەوان خنکاوە نەسووتاون بەهۆی خنکانەوە بووە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێوەبەری تەندروستی سۆران بەڵەوە کە بینن لە ئێستادا تیمەکانی تەندروستی لێرە سەرقاڵی ئەوەن بریندارەکان بگوازنەوە هەروەها تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام لە هەوڵی ئەوەدان کەوە ئەو هاوڵاتیانەی لە نێو باڵەخانەکە گیریان خواردووە هەوڵەدەن ڕزگاریان بکەن و لە نێو باڵەخانەکە بیان هێننە خوارەوە دیارە تەواوی باڵەخانەکە ئاگری گرتووەوە سوتاوە بۆتە هۆی گیان لەدەستدانی دوو هاوڵاتی لە ئێستادا وەک بەڕێوەبەری تەندروستی سۆران ئاماژەی پێکردو هاوڵاتی گیانی لەدەستداوە ده هاوڵاتی گەێنراونەتە نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران ئەوانەی تر دیارە بەهۆی دووکەڵێکی زۆرەوە تووشی تەنگە نەفەسی بوونە لە ئێستادا تیمەکانی تەندروستی بەڕێوەبەراتی تەندروستی سۆران لێرە سەرقاڵی ئەوەن کەوە بریندارەکان بگەێنە نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بەڵام تەواوی زانیاریەکان بوون لەسەر ئەم ڕووداوە.